بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی دوانگەی خەڵک، سەلام و ڕەحمەتی خواتان لێبێ. ئەم کاتە و هەموو کاتێکتان باش، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێم بەرنامەیە بە دیداری ئەوەی عزیز و خۆشەویست شادە بمەوە. عزیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەیەم جارەی بەرنامەکەمان پرسیاری ئەواکەین پێشنیازت چییە بۆ وەرزی نوێی کارکردنی پەرلەمانی کوردستان؟ ئەو بە ڕێزانەی کە بەشدار بوون لەگەڵمان کۆمنتیان نووسیوە بەم شێوەی لای خوارەوە. هۆشنگ عوسمان ئەڵێ بەداخەوە لە کوردستان ئەوەندە باسی شتی لاوەکی دەکرێت، ئەوەندە باسی کار و پرۆژە سەرەکیەکان ناکرێت، لەوانە گرانبوونی نرخی بنزین و بڕینی موچەی موچەخۆران و خراپی ڕێگەوبان و ئاوەڕۆ. هاشم عەبدوڵڵا ئەڵێ پەرلەمان نەتوانێت ڕەخنە لە حکوومەت بگرێت، چاوەڕوانی هیچی لێ ناکرێت. نەبەس حامیدیش ئەڵێ پێویستە فشار لەسەر حکوومەت دروست بکەی بۆ ئەوەی فەرمانبەرانی گرێبەست بکەنە هەمیشەیی. سیروان محەممەد ئەڵێ بەڕای من داخستنی باشترە لە کردنەوەی بە تەواوی هەر ڕۆژەی وشەیەکی کوردی دەگۆڕن. نازانم پەرلەمان بۆ گۆڕینی زمانی کوردی دامەزراوە. زاهید محەممەد ئەڵێ جاگوێرە پێشنیار دەگرن واز بهێنن لە دەرکردنی پرۆژەی لاوەکی و بێمانە، کار لەسەر باشکردنی ژیانی خەڵک بکەن. نیگا باقر ئەڵێ ئەمانە چاک بکەن گرانبوونی سوتەمەنی ئاو کاڵا و خزمەتگوزاریەکان لە بازاردا. نەریمان مستەفاڵێ لەسەر حسابی میلەت پارەی خەیاڵی وەرەگرن. عەبدوڵڵا سەید دەڵێ پەرلەمان وەکو سەردەمی بەعسە، پەرلەمان لە کوردستان وەکو سەردەمی بەعسە، تەنها کاری ئەوەیە بەرگری لە حکوومەتی براگەورە بکات و چەپڵەی بۆ لێدا و هیچ فەرمانێکی ڕەت نەکاتەوە. نامیق سوورچی ئەڵێ پرۆسەی یاسایی یاخود پرۆسەی یاسای خانەنشین چی بەسەر هات؟ دارا عەلی ئەڵێ پێشنیار دەکەم پەرلەمانتاران بە تایبەتی لایەنە ئیسلامیەکان بە هەموو تواناکانیانەوە داکۆچی بکەن لەسەر بەهاباڵەکانی کۆمەڵگەی کوردی موسڵمان. شکار ڕۆستەم ئەڵێ ئەم پەرلەمانەی ئێمە هیچ سوودی ئەوتۆی نەماوە، چونکە دەسەڵاتی حیزب لەسەر و دەسەڵاتی پەرلەمانەوەیە. سالار عەبدوڵڵاش ئەڵێ خراپتر نەبن باشتر نابن. ئاشتی نووری نووسیوێتی هەرچی دەکەن دینەکەتان لە دەست مەدەن بۆ پارە و پۆست. سالار محەممەدیش ئەڵێ لە پەرلەمان ئەوەندەی خەریکی کاری بێبنەمایە، ئەوەندەی پرۆژە نییە. سایە خانم ئەڵێ هیوادارین وەک پاری لێ نەکەن و پرۆژە و بەرنامەیەکی جوانیان هەبێت بۆ قوتابیان. ئاودێر ئەحمەد ئەڵێ با بیسەلمێنن نوێنەری خەڵکن نەک حیزب، خەمەکانی خەڵک هەروەها پرۆژە نەک خەمی بەرپرسەکان شکۆ بۆ پەرلەمان بگەڕێنەوە. ڕێما عەباس ئەڵێ چاوەڕێی هیچ ناکرێت، چونکە ئەوان بۆ دوو حیزب کار دەکەن نەک بۆ خەڵکی. بەڵێ بەڕێزان، ئەم تەوەرە قسەی زیاتر هەڵەگرێت توانن لە ڕێگەی پەیوەندیکردن بەو ژمارانەی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام هەیە پەیوەندیمان پێوە بکەن، ڕاوسەرنجی خۆتان لەسەر ئەم تەوەرە بخەنە ڕوو بە خۆشحاڵیەوە. کاک عەلی وەرەگرم لە کەلارەوە. کاکەم کاتتان باش برا. هەموو کاتت باش کاک عەلی جان. کاکە گیان پەرلەمانی چی وەڵڵی خۆ مەشغوڵکردنە خەڵک مەشغوڵەکەن. کاکە عەزیزەکەم ئەمانە کورە مەکو تاکێکە بەر 4 ساڵەکە تەواو بێت معاش خانمیشینەکان بخەنە گیپان. پەرلەمانی چیان کردە بەعزە پرسیارە بەعزە ئیشی ئەخەنە بەرچاو خەڵک هیچ وجودی نییە. کاکە دوچە بانزینە زان بکە ڕێگەوبانەکان ڕۆژ وایە 5-6 کەس ڕێ کەلارە ئەمرێ کور ئەمانە دانیشتە قەشمەری وە خەڵکەکەن وەڵڵا گاڵتەوە عەقڵ خەڵکەکەن. وەڵڵاهی ئەوەی دەنیان پێ بدە قەسەم بە یەکدانەیی خوا بە هەژ بە چاو نادنێ خوا حافیز دەستان خۆش بێ. خوا لەگەڵ بێ. زۆر سپاس کاک عەلی بۆ پەیوەندیەکەت. کاک عەبدوڕەحمان لە هەولێرە وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. كاك عبد الرحمن. أستاذ محمود بريز سلام لجنابك سراطاي سلام وخادري بريزيش. زور بريزي كاك عبد الرحمن لخدمتي جنابتم. أستاذ خير الكلام ما قل ودل. زور بكرتي أجر من نخوش من جناب الدكتور بين لاد نخوشكت تشخيص كردم هو دبير رجاي صيدلية بقير مبرو علاج كان بكرم. بله. وصار نخوشكت تشخيص كرام. برأي جنابك حتى روج قيامته قصة هيك كاريجري هيا يعني قصة كردن أو همو الرحنة أو همو قلية أو همو قازن أو همو بزو علايا أو بو بسيس فعل أو صار كان داري مانجا ومانجا كان يزداراني روج وروج يزداراني كاتشمير يعني بالرقم في خيالي دردتي
قسە هیچی پێگۆڕە بەڵێ نەخێر وەڵام نەخێر کەوا بوو ئەمن متابعی هەر رادیۆیەکی دەکەم هەمووی ڕەخنە بارانە و هیچی تر نە هەر کەسە لە ماڵی خۆی دانیشێت دەیەوێت بە قودرەتی قادر چی ئارزوو ئامانج و ئاوات و ئومێد و هیوای هەیە هەمووی بە لەحظەی کون فەیەکون لەبۆی بڕەقسێ و بلوێ و بگونجێ بەبێ ئەوەی بەقەدەر یەک مسقال خەردەل خۆی تەکلیم بکات و کار وها بڕوە 1000 ساڵی تر بژمێرە و هەمان ئەنجام و بەخوام سپاردی وكل لبيب من الإشارة يفهمها جوان دەستەکانت خۆش بێ کاک عەبدوڕەحمان گیان زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوو بێچمە لای کاک مەحموود لە کەلارەوە السلام عليكم كا محمود برياس وعليك السلام ورحمة الله وبركاته كاك محمود عزيز أرسوني دم باش شونا محمود كركوكي سپاس بۆ خۆی گەورە زۆر باشم الحەمدولله ئێوە باشن کاک مەحموود گیان معويك ديار ريد نماي دیارە تو سەیری پێیان ناکەی جینا من هەمیشە لەسەر الصيف يا كم أويك يتر هي وشيوي هروك خدواتا الرؤي لآوايا قسوة باندارك ئێ واكي سخيغا يا في دائما ألا مينك تانسي كردي مساسة هرزانك أيضا من علاكان بەڵێ 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 کاک مەحموود گیان لە خزمەتی زەنابەتی ولا بس تو ديار نيشان شيوط ما ديارك محمود جانا یاخوا بێوەی بی لە خزمەتی جەنابتانام کاک مەحموود گیان ئەمرکەن فەرمون قسە لەسەر تەوەرەکەت چییە یاخوا عاقیبەت خێر بی او دائما او كيتنا مناي شيء دائما ليل مع موسى مقابل کاک پەیوەند عومەر كاك بيون بەڵێ بەڵێ محمود تورقل لسر شيء لەسەر پەرلەمانە کاک مەحموود ئەڵێن پێشنیارت چییە بۆ وەرزی نوێی پەرلەمانی کوردستان والله يتم حول ما نبو بدن يمكن من دامن داواکاری مان بۆ بکەن با ئەم کەماندانیان نەختی زیاو بکەن بۆمان و ئەو پەرلەمانتارە بەڕێزانە وەکو کۆمەڵ و یەکگرت و ئەمانە قسە بکەنە یەکی و با ئێمەش تۆزی لە ڕاستەکەمان زیاگە برا ڕاستەکەی ئێمە 150,000 بەخوا دەوری 14 ڕۆژێ بڵێ من ڕۆی بۆ سلێمانی و هاتمە تۆ 310,000 داتە حیانە ڕاستەکەی هەرە بەخوا ڕاستەکەی یاخوا لە شەساق بێخوای گەورە ڕەحم بە جەنابت و سەرجەم نەخۆشانی تر بکە و شیفای عاجیل بۆ تۆش بنێرێ ئینشاءڵڵا سوپاس بۆ جەنابەت کاک مەحموود لە کەلارەوە بۆ پەیوەندیەکەت خوا ئاگای لێت بێ سەلام و ڕێزمان هەیە زۆر خۆشحاڵ بووین یاخوا بێوەی بی ئەچمە لای کاک عەبدوڵڵا لە چوار قوڕنەوە الو کاک عەبدوڵڵا فەرموو السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته والله جاربة خالية كم حكومة دلي نو توزيع دكا خالية كم بله بلان آيات نو توزيع دكا ايمالتي كي برمي لكان همويان سو صار كوتن خايز ونو تقنا فين لتي كي بله برمي لكان هم خايز ون اي برلمان اتي برلمان شبكة كاكا برلمان لو بري حكومتك لو بري حكومتك اسا حكومت اختكجرواده وديوي او اختكجرواده وسري اواتا برلمان تسبقه هاتي بيك البلاشة هاتي دريكا بخورايا او ساك فرمان بركاني لهولير دوام بكن بغين اولا اولير دوام الدوام كتا ساعدية لكن ياتا ساعدية كنت خوي غصب لكن يتا ساعد شواني وارا دوام بكا يلا طارك وكو شلتي الصبوايا او كاريكيري لبين دوام الحكومات هاش ساعاتا توي فرمان برك ساعدوده دفعي كل شيء بسيط يلي كواتا او كاري حرامة او كاري حكم عمل يجرين يلي كاكل وده كاكل وهاو كواي ساعدية بابرين بابا ساعدية وشوري ساعدية وشوري اتبو نيكا ساعد شوار وشو ساعد نودي يلي ساعد ايش دوام كي حتى في ساعد شواري اواري او تمشتاتك او دفاركت حلالة او خلينا نقول لك الروم وفارك حلالة والله حرامة او فارية بله برلمان بالاستكاسة خبكة او بوتا دو باركة لو بريت او بغسلناك كواتا بلا شو
ئیتر خۆشی زۆر سپاس کاک عەبدوڵڵا لە چوارقورنەوە دەستەکانت خۆش بێ. ئەچمە لای باوکی محەممەد لە کەلارەوە. کاک محموودیان پرسیارێکمانەیە فەرمو قوربان. ئەگەر ئەندام پەرلەمان بکرێتە 500,000 کەس خۆی هەڵەبژێرێ وەڵا 500,000 ئەها باش پێم وانە بەخوا ئەمانە بۆ مەسلەی پارەگەی زۆرمەیان ڕێزمێ بۆ باشەکانیان بەڵام بە قورعان پەرلەمان بۆسە یعنی بەعزە شتێ لە دەخەنەکە پرۆژێ لێ دەکەن زۆر پێکەرینە کاکێک گیان برا عەزیز دەکەم خەڵفۆتیا خەڵژیانی نییە ئەوە ئەم کارەبایانە دانایە وەڵڵاهی خەڵکی زعاج کردە ئەم پازەدایە نامە دریاسە کۆمپانیای مەسوولەکان خەڵک نەفتی نییە خەڵک ئاوی نییە خەڵک ژیانی نییە خەڵک ڕێگە و بانەکان ببینە لە سڵی سلێمانیش 4-5 ئەمرە ڕۆژانە ئەوانە گویان لێ نییە هانە ناوەنەوشە مەعاش باش گاڵتەیان لێتێ کورە کاکە گیان بەڕاستی گاڵتەیان لێتێ وەڵڵاهی ئەمە ئەبێ خەڵکەمێ بیر بکاتەوە خەڵک هۆشیاری زیاتر بکات یعنی بەیانی بێنوە درۆ و دەلەسە و دەمەتەقە ئێمە واکەینەوە خەڵکیان پێ بدا کورە وەڵای پەرلەمانی کوردستان وڵای منە پەرلەمانی کوردستان بەزات خوا ئەوەنەی پیا و معقولێکی پێ ناکرێت کە سڵح عشاریەکانەکان لە ناو خەڵکان ئەمانە دانیشتن بۆ پارە خواردن مۆنیکا و لیکسز وەڵام من یەکجار چوومە پەرلەمان یەک سیارەی مۆدێلیزم نەبینی پشتی لیکسز مۆنیکا ئەمە کاکە ئەمە خەریک چین خەڵک بۆ عاقڵ ناوێ هەر گەرەکیانە وەختەکە بۆ نەسەر و بە قورعان گشتی هەر احترامەیە سەفرە و سیاحەی خۆیان و گاڵتەیان لێتێ پەرلەمانێکی پورە خەڵک وشیار بە خەڵک عاقڵ بە خەڵک تێگەیشتوو بە خەڵک ڕۆشنبیر بە تاکەی دەستان خۆش بێ زۆر دەست تۆش خۆش بێ باوک محەممەد سوپاس بۆ پەیوەندێکەکەت خواگەدارت بێ. ئەچمە لای کاک ئارام لە سەید سادقەوە. کاک ئارام السلام علیکم. عەلەیکە السەلام وڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. تاوەرەکەمان لەسەر پەرلەمانە پەرلەمان سوپاس دەکەم. پێشنیازی من بۆەوە دەوڵەمەندبوونی کۆمەڵێک کەسی هەیە ئەمە ڕاستیەکەیەتی لەم پەرلەمانی کوردستان نیەمەیە. بەڵێ کۆمەڵ چی بکا بە تەسەوری تۆ؟ من کۆمەڵ بەڕێی من ئەگەر کەسێک بتا بنێت یان چەند پەرلەماندار کە ڕۆڵی کاک سەرۆحمەد بین باشترین پەرلەمانتارە بێ بۆ کۆمەڵی ئیسلامی. باشە یعنی پێت وایە تا ئێستا کەس ڕۆڵی کاک سۆرانی نەبینیوە لە پەرلەمان لە فراکسیۆنی کۆمەڵ؟ بینیوێتی بە تاکید بەڵام کاک سۆران کەسێکی زۆر دیار بوو لە هەموو ڕۆکان. زۆر باشە ئێمە ژومێدەوارین کە خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی عێراق بە هەمان متمانەی جارانەوە دەنگی پێ بدرێتەوە بۆی بتوانێت زیاتر خزمەت بکە ئەم جارە لە پەرلەمانێکی گەورەتر دەسەڵاتێکی زیاتر و قسە گەیشتوویەکی زووتر. پەرلەمانی عێراق تا پەرلەمانی کوردستان قسەی زیاتر زووتر ئەگاتە وڵاتانی تر. کاک سۆران عومەر کە شکاتی کردووە لە دادگاکانی دەرەوەی وڵاتانی ئەوروپا ئەمە خۆی بۆ خۆی قەڵسیەک بووە بۆ حکوومەت پێی ناخۆش بووە لە ئێستادا کاک سۆران ئەتوانێت ئەم چالاکیە فراوانتر بکە بیگەێنێتە پەرلەمانی عێراق بە متمانەی ئێوە تەبعاً ئەو کات بە متمانەی ئێوە کاک سۆران چووە پەرلەمانی عێراق ئیشی باشتری بۆ کرێەوە باشتر ئەتوانێت خزمەت بە گەل و نەتەوەکەی بکە. سپاسی جەنابی شیوادارین دەربچێت و جای کاک سۆران ببینەوە. سپاس بۆ جەنابی شت لە 6 ساغ بێ خوا ئاگادارت بێ. پۆڵا وەرەگرم لە هەولێرەوە. کاک پۆڵا فەرموو. ماندوو نەبی کاک محمود ئێوارەی هەموو بینەرەکانت باش. سپاس بۆ جەنابت کاک پۆڵا لە 6 ساغ بێ. دەست خۆشی بۆ تەوەرەکەت لە مێژە حەسرەتمە ڕوبەڕووش بە هەندێکشانم گوتووە کاک محمود تاکە پێشنیازم هەیە لە ڕێگەی بەڕێست و بەرنامەکەتەوە داوا لە پەرلەمانتاران دەکەم هەرچەندە نەوێران تا ئێستا خۆیانی لێدەن ڕەنگە بەلای هەندێک گەی سەرنج و پێکەنین دێ بەس بەڵای من زۆر زۆر گرنگە. خۆت دەزانی ئەنفال تایبەت کراوە بە کورد بە تایبەتی لەلایەن عەرەبەکانەوە لە عێراق یعنی باشووری کوردستان بۆتە تاقیگەی ئەنفال نابێت شەرم بکەین چونکەوە ڕاستیەکە ئەگەر شەرمنەوە بکەین لە ڕاستیەکانی تریش خۆمان دەشارینەوە. بۆیە داوا لە پەرلەمانتاران دەکەم ئەوانەی گومانیان لە کوردبوونی خۆیان نییە، گومانیان لە ڕێچکەی دادپەروەری نییە، گومانیان لە مرۆڤ دۆستی خۆیان نییە،
گومانیان لە پاراستنی بەها پیرۆزەکانی خاف و نیشتیمان و نەتەوە مرۆڤەیە داوایان لێ دەکەم چەند جاری تریش داوام لێ کردوون دیارە ڕێگریەکان دەرەچین ناوەچین نازانم پرۆژە یاسایەک دابڕێژن دەربارەی ئەنفالکردنی کورد بەلایەنی کێماوە لە داهاتوو کورد ئەنفال نەکرێت ڕەنگە لایەن سەیر بێ چقەنە لێدان و ڕێزم بۆ هەندێکیان گۆرانی و نازانم چی بەڵام یەکێک لە ئەرکەکانی پەرلەمان چاودێریکردنی حکوومەت و پرۆژەدانانی یاسا و کێشە چارەنووسازەکان ئەوەی من باسی دەکەم لە داهاتووش بەردەوام دەبێ ئەنفال و بەرەبەرە لە ئەنفالی گەورەش نزیک دەبینەوە کەرەستەکانی لە کوردستان ئامادەسازی بۆ کراوە وچە و کۆڵانەکان واڵا کراون بۆ عروبەتی و ئەنفاسیەکانی 2000 دەستیان هەبوو لە کوردستان داوایان لە دەکەم پرۆژە یاسایەک دژی ئەنفالکردنی کورد پێویستی بە کەسی شارەزایە ئەکادیمیە پیاوی زانایی ئاینی بەڕێز هەیە زۆر ئاسانە من وەکو بەندە بچووکی دەوێنم ئامادەم هەموو هاوکاریەکیان بکەم هەر هیچ دەبێ لە داهاتوو دۆستقاڵێک شەرم لە کورد بکەن با هیچی تر باشووری کوردستان نەکرێتە تاقیگەی ئەنفال چونکە دەبێ بزانن تاکە شوێنێک ئەنفالی لێ مەبی لەسەر بۆی زەوی کوردستانە با بزانن تاقە ملەتێک کە ئاماژەی بۆ دەکەن عەرەبەکان شایانی ئەنفالکردن بێ کووردە کەواتە لەناو پەرلەمان دەبێت پیاوانی ئاینی ڕۆڵی خۆیان گوێرانە بکەونە خۆ یاساناسان بکەونە خۆ نەتەوە خوازەکان و کوردپەروەرەکان بکەونە خۆ خاڵەکان یەک ئەوانەی ئەنفالیان کردووە بە پێی بڕگە و مادە و بڕگەکان دایڕێژن سزای چییە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی یاساییەوە ئەوانەی هاوکاریان کردووە تاوانیان چییە لەگەڵ ئەوەش لیژنەیەک تێک بهێندرێ لەگەڵ دادگای لاهای دادگای تاوانەکانی نێودەوڵەتی بۆ چونکە عێراق تا ئێستا خۆی لەو شتانە دەشارێتەوە عێراق نەبۆتە ئەندام لە دادگای لاهای تاوانەکان کەواتە ئێمەی فرامۆش کردووە چی بەسەر کورد دێ بەلای عێراقی عروبەوە گرنگ نییە ئەوە ئەرزوو ئەمەزگەز پەرلەمانتاران هیوادارم وەڵامم دەنەوە دڵنیابن یەکێک دەبێت لە پرۆژە سەرکەوتوەکان بۆ خۆتان و لەوەی داهاتوو بۆمەندی و سەربەرزی دەنوێنن ڕێزم بۆ تۆ هەیە بۆ کەناڵەکەتان هەیە دووبارە دەستخۆش بۆ زەنابی شت خوا لەگەڵ کاک پۆڵا سپاس بۆ تێبینیەکەت لەشە ساغ بێ ئەچمە لای کاک حاجی لە ڕانیەوە بەڵێ کاک حاجی ماوەتاجیان باشی سپاست دەکەم کاک حاجییان الحەمدوللیلا دەستخۆشیەوە بەرنامە لێ دەکەم سپاست دەکەم خوا لێ ڕازی بێ یا ڕەبی بەڕاستی ماوەتا لەبارەی پەرلەمانەوە نییە ئەو بەڵێ وەڵڵاهی ئەو خولەی پەرلەمان هەموو هەڵبژارنێکی لەبەرچاوی خەڵکیە کرد باوەڕت بێ بەڵێ ئەوە هیچ خراپترین خول بوو لە پەرلەمان بەڵام لە برادرانی کۆمەڵ چێ وای لێ کردووە خراپ بێ کاک حاجی کاکتۆران پەرلەمانتارێکی زۆر چالاک بوو بۆیە لەوێشیان نێشت بەڵێ چێ وای لێ کردووە پەرلەمان لاواز بێ ڕۆڵی خۆی نەجێڕێ کاک حاجی وەڵڵاهی هەر ئەوانەی لە پەرلەمان وان دەکردن ئەگەر هاتباو داخزا یەکجاری ئەوانە دەبوو دەورێنە خەڵک وا بێ متمانە بێت دەنگ نەدات باشە ئاخر مەبەستم ئاخر کۆمەڵ وای کردووە یەگرتو وای کردووە هەموویان بەشدارن ئەگەر دەزانن پەرلەمان هیچ دەورێکی نییە بۆچی لێ لەوێدا دەمێننەوە بەڵێ هیچ شتێکی نەگەت پەرلەمان بۆ کرد بەڵام بەڕاستی کاکسۆران بەڕاستی دەوری هەبوو ئێستا خۆش هەڵبژێری بۆ عێراقێ زۆر دەنگی باشی دێنی ئینشاءڵڵا ئێمە سوپاسیانە دەکەین کە هەڵوێستیان هەبوو وەکوونەوەی نوێ و ئەوانەی کاکسۆران و کاکەوە بەکر هەڵەت نی و ئەوانە جوانە دەستەکانت خۆش بێ مەمنون دەستت خۆش بێ سپاس بۆ تۆش لە ساغبی کاک حاجی ئەچمە لای مامجەوهەر لە کۆیەوە داخراوەتەوە مامجەوهەر بەداخەوە هیوادانی پەیوەندی بکاتەوە بەردەوامی لەگەڵتان بەڕێزان بە پێشەشکردنی دوانگەی خەڵک قسە لەسەر ڕۆڵی پەرلەمانەکەین لە داهاتووە چی بێ پێشنیاری تۆ وەکو هاوڵاتیەک پێت باشە پەرلەمان قسە لەسەر چی بکات لە داهاتووە
کاک عەبدوڕەحیم لە سلێمانیە وەرەگرم. کاک ڕەحیم کاک ڕەحیم بەڵێ فەرموو کاک ڕەحیم گیان. سڵاوی خوا لێ بێ. سڵاوی خوا لە جەنابەت کاک ڕەحیم گیان. ناوچە دەکەنی شەما بەرنامەکە لەسەر پەرلەمانە ڕوا. بەڵێ قوربان. کاک مەحموود گیان گیان کاک ئەحمەدی حاجی ڕەشید لە بەغایە یان لە کوردستانە؟ ئێستا ئەم لەحزەیە کاک ئەحمەدی حاجی ڕەشید پەرلەمانی بەغایە. داوا بکەن بە سەرۆکی هەرچی کوردە لە بەغا زەرەر ناکەن هەستە. بەڵێ هەر ئەو کەم بە نوێنەر کەسمان ناوێت لە بەغایە بەس دە قسەی دەرنەچن. بەڵێ قوربان دەستەکانت خۆش بێ کاک ڕەحیم گیان. سپاس بۆ پەیوەندەکەت خوا لەگەڵ. باوکی محەممەد لە کۆیەوە وەرەگرم. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته باوکی محەممەد. باشی ڕێز سپاسە دەکەم. چاوماتەکەم ڕێزی تەوەرەکەمان لە سەسی بۆ گەر عازیێت نەبێت. پێشنیارت چییە بۆ خولی داهاتووی بۆ ئەم وەرزەی داهاتووی پەرلەمان؟ بۆ قورعانی بەڕێز پرسیاری سمێ بێ وەڵی بەڕاستی پەرلەمانتارەکان ئەوانەی ئۆپۆزیسیۆن یەکگرنین یەکگرتوونین بەڕاستی پێبرێمە ئێستا دکتۆر کازم ئەوە یازدەمین جارە ڕێگرنگی دەکرێت بچێتە ناو پەرلەمانەوە دەبە ئەوانەی ئۆپۆزیسیۆن گۆڕانە و چیم یەکگرتووە و کۆمەڵە بە ئەوانەی یەک دەست بێنە ناو دەستی یەک هەڵوێست بین با هەمان لێ نەکەن بەڕاستی پێبرێمە گەر یەک هەڵوێست بینەوە هەمان لێ ناکەن بەڕاستی پێمەوانە ئەو دوو بنەماڵەیە بەڕاستی پێبرێمە بەس یەکگرنی ناکاکە هەمووی کسی ینی ئۆپۆزیسیۆن هەر بۆ خۆی دەرێ عەتی ئینا حیزبەکان و ئەوەی لەو ئۆپۆزیسیۆنە دەرێ بخۆم بگەمە پلە و پایە و دەستۆتم هەبێ بەڕاستی پێرم بۆیە ئەو هەمان لەکەن بەڕاستی پێبرێمە و ئەو دوو بنەماڵەیە. بەڵێ بەڵێ یەکگرنی خۆی یەکگرت بینە تو ئەگەر بکو وەکو ئینەکەی دەڵێ کە دەڵێ حەوت برابوون دەرێگە برایەک بەتەنێ بێ دەشتێتەوە بەتەنێ بەزەگەر هەر هەفتی پێکەوە لە پشتی یەک بن ناتوانێت خەڵک ناتوانێت زەفەریان پێ بەرێ بەس ئەمەش یەکگرتنی بەڕاستی پێبرێن بۆی ئەو هەمان لێ دەکەن ئەو هەمان لێ بەسەر هاتووە. بەڵێ قوربان دەستەکانت خۆش بێ ڕەبی باوکی محەممەد. موفق بی سپاس بۆ پەیوەندەکەت خوا ئاگادارت بێ. باوکی ئەمیر لە چەمچەماڵەوە وەرەگرم. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. الله برای بەڕێزەکەم پێشنیازم بۆ ئەو پەرلەمانە ئازانی چییە؟ طبعا ئەو پەرلەمانە پەرلەمان پارتیوێکێتی ئەمە هیچ گومانێکی تیان نییە. بەڵێ خۆت ئەزانی ئەم 4 ساڵی ڕابردووی نەیانتوانێت یەک قسێ بکەن ئۆپۆزیۆنەکان یعنی لەبارەی خەڵکەوە نەیانتوان یعنی چکێ بکەن قسە ئەکەن بەس هیچ کینێگان یعنی باش شتێک ناتوانێت یعنی شتی ئەنجام بدەن هەموو شتێ لە دەست ئەوانە. بەڵێ ئەوان خۆیان مەقسەدیان لێ بێت شتێ بۆ خەڵکەکان مەقسەدیان لێ نایکەن. باش یعنی پەرلەمان ڕۆڵی نەماوە و بەعەکسەوە ئەوەندەی خراپە باش نییە بۆ خەڵکی. قۆرە نەوەڵا بە قوربان بە قورە برای بەڕێزەکەم یعنی ئەمە خۆ هەڵخەڵەتانە خەڵک خۆی هەڵەخەڵەتێنێ پارتی یەکێتی حکومەکەی هەر جارانە ئیتر ئەمانە چیان کردە یعنی شتێکەکەن چیان کردە بۆ خەڵک ئەم با بڵێن ئەمە خۆمەڵە ئەمە یەکگردووە ئەمە چی ئەکەن چی دەسەڵاتێکانەی لەوێ بڵێن ئەو شتیان کردە بۆ خەڵک ئەمە خۆ پێڵ وازەحە. دەستەکانت خۆش بێ. سپاسە دەکەم باوکی ئەمیر بۆ پەیوەندەکەت یاخوا لەشە ساغ بێ. خوا ئاگادارت بێ چمە لای باوکی کۆساری لە چوار قوڕنەوە. باوکی کۆساری. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستەکانت خۆش بێت. سپاسە دەکەم. تەوەرەشی جوانە. مەمنونم. کورد قسەیەکی زۆر جوانی هەیە. دەڵێ هەر کارێک کەوا کەوتیتە شوێنی لێی ماندوو نەبی وە دەستی دێنی. ڕووی قسەکەم بۆ هەموو پەرلەمانتارانە بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنەوە ئەوەی گرنگە بەردەوام بن لە کارەکانیان بەردەوام بن لە ڕاستەکان بەردەوام بن لە ڕقابەکردنی حکوومەت و هەموو نەهامەتی و ناداپەروەری و ناشەفافیتەکانی کە لە وڵات جێبەجێ دەکرێت. چونکە باشترین نمونەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا سەلەم تاکە شەخصێک بوو کە خوای گەورە ناردی بۆ سەر ئەو ئومەتە و دەوڵەتێکی گەورە و گرانیشی تا ئێستا کە ئێمە دەستێبەرەکەیدا حەساوینەوە ئەو بنیادی ناوە با ئێمە نەڵێن وەڵی
کۆمەڵی دادگەر بە 4 کورسی بە 5 کورسی یا بە 8 کورسی یاخود لێگرتوو بە 5-6 کورسی یاخودنەوەی نوێ بە 8 کورسی وەڵا هیچیان پێ ناکرێنا بە ئەکسەوە بەخوای وشەی حەق ئەگەر یەک وشەش بێ ئەگەر یەک پیتێکیش بێ هەمیشە سەرکەوتو دەبێ بەسەر نەحەق قل جاء الحق وزهق الباطل بۆیە داواکارم لە برایانی ئۆپۆزیسیۆن بەڕێگای ئاشتیانە بەڕێگای گفتوگۆ پەرلەمانتارانی دەسەڵاتداری شتێک بێنن کە ئەو میلەتە مەزڵومە ئەو میلەتە پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێت ئەو میلەتە پێویستی بەوەیە ئاوڕێ لێ بدرێتەوە بۆیە هەردوو لایەن بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە با پێشنیارێکی وا بۆ پەرلەمان بکەن کە پەرلەمان وا بکات حکومەت بەخۆی داستەوە کە ئەو ڕۆژ نەبێت سبەی نەبێت دوو سبەی نەبێت سێ سبەی بەخوا ئێمەش نەمێنینەوەیکی تر گەنج کۆمەڵە گەنجێکی تر بێتە ئاراوە کە ئەهلی دینن ئەهلی ڕاستین ئەهلی شەفاعەتن ئەهلی دادپەروەری دەبن بەڵام ئەوەی گرنگە ئێمە داوا دەکەین لە خوای گەورە ئەوەی کە لەسەر حەقە و لە پەرلەمان داوای حەقی مەزڵومان دەکا خوای سەرکەوتوی بکەی وەخوای ئەو کەسانەش کاری دەکەن کەن خۆڵی دەکەن لە دادپەروەری و لە حەقیا ڕەبی خوایە ئەوانیش وەهۆش بینیۆتیان بگێنی چونکە بەڕاستی یعنی پەرلەمان بێت حکومەت بێت دانیشتنی مەجلیسێکیش بێت بە دڵنیاییەوە برایەکەم بخوای هەر کەسێک دان بە حەق دانەنێ هەر کەسێک پشگیری حەق نەکا والله دینی ئیمانی نێنێ جا بۆی ئینسان با بخۆمان دابچینەوە حاسبوا ئەنفوسکم قبل ئەن تحاسبوا بۆ بخۆمان محاسبەی خۆمان نەکەین یعنی با پەرلەمانتاری دەسەڵاتداریش بێت با ئەوڕۆ دەسەڵاتی هەبێت و کۆمەڵک کورسی زۆری بەکارهێنا بێت لە بەرەوەی حزبەکەی بەقووەتەوە پاڵپشتێکی گەورەی هەیە بەڵام نابێت بۆ خۆی لە خۆی بکاتەوە نابێت بخۆی دابچێتەوە بڵێ وەڵاهی ئەو شت حەقە با من لەگەڵ ئەو حەقە بم ئەو فراکسیۆنە با کەمینەش بێت پێشنیارێکی حەقی بۆ پەرلەمان کرد دەبا پشتگیری ئەو پێشنیارە حەقی بکەم زۆر باشە موفق بی باوکی کۆساری دەستەکانت خۆش بێ سوپاس بۆ تێبینەکانت خەڵکی تر لەسەر هێڵ بۆ بۆیە پەیوەندەکەم سڵان داوای لێبوردنەکەم یاڕەبی لە 6 ساغ بێ دەچمە لای کاک حەمڕەشید لە ژاراوە مامۆستا مەحموودی وارد باش هەموو کاتت باش کاک حەمڕەشید بەڕێزی دەست خۆش بێ ڕێزم بۆ کەناڵەکەت و ستافەکەت و گوێدەران و بیسەران سپاس دەکەین بەڕێزی کاکە پەرلەمانی چی پەرلەمان شکۆی ماوە بەڵێ پەرلەمانتار وەلای بۆ نابێ وەلای بۆ حیزبەکەیە بێ کە چۆڤینای پەرلەمان نابێ حیزبایەتی بکە ئێمە زۆر چاک منە حەزەمان هەیە هەموویان چاوەڕوانی حیزبەکانیان دەکەن چیان پێ بڵێن شعری خۆیان نین ڕێزم هەیە بۆ ئۆپۆزیسیۆنێکی زۆر پەرش و بڵاوە بەداخەوە لێرەوە ساوی کاک پۆڵای مازەکەم زۆر کوردانە بیر دەکاتەوە زۆر ئەکادیمی قسان دەکات بەڵام هەر میلەتێک هەر قەومێک بۆ خۆیان فان نەکە باسی بۆ شەراتوان ناکرێ چەندجارێک فانکراوین ماڵوێرات کراوین هەمووی بۆ خۆمان لە خۆمان کردووە با کاک پۆڵا چاک بیری لێ بکاتەوە میلەتێک بۆ خۆی ئەنفال و ماڵوێران نەکە بە هەچی بۆ شەراتوان ناکرێ ئەگەر سەحەبی ئەو دەسەڵاتەوە ئەو ئۆپۆزیسیۆنەوە ئەو بیرکردنەوە تەسکەی حیزبایەتێ و ئەو منبلانەیە بین هەزار جاری دیشکورێن فان دەکرێ و هەتا خۆشە بە هیچ نابێ هیچە دەستخۆشی لێ دەکەم برای بەڕێز زۆر سپاس کا حەمڕەشید دەستخۆشی بۆ جەنابی شێر ئەچمە لای کاک یوسف لە کۆیەوە کاک یوسف کاک یوسف جان داخل السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. باش ما مصطفى بريس. باشي كاك يوسف جان سپاس دەکەم. سامي بريزي. والله ما مصطفى جان من دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم کە بەنزینی لە 900 دینارەوە کردا 890 دینار دیارە هەر ئەوەندەی ڕەوای مەدەبینی و ئاویشمان هیوادارم بە دەبە و بە گاڵۆن و بەو شتانە لێرە بەدوا لە بۆمان بنێرن و داواش دەکەم ئەو پەرلەمانە هەر نەمینێ بیکەنە مەکتەبە چاردەوامیەکان بیکەنەوە دوودەوامی یعنی بیکەنە مەکتەبە بیکەنە ئەو دەوامانەی ئەو مەکتەبانێک کە چاردەوام و سێدەوامیان تێدا دەکرێت بچن ئەو مندارە فەقیرانە دەرس و دەوامی تێدا بکەن زۆر 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 باشتر و گونجاوترە لەوەی کە لە 6 مانگزارە 3 مانگزارە کۆبوونەوەکی تێدا دەکەن و هیچ شتێکیشی تێدا بەسەر نییە و هەروەها یەک لە ناودارەکانیش دەڵێ زۆڵمی زۆردارەکان بەهۆی بێدەنجی باشەکانەوەیە
نەک بەهۆی زوڵمی کە ئەو کەسانە لەگەڵ زوڵم ڕاهاتون هەر زوڵم دەکەن ئەوە باشەکانن کە دەنجێ ناکەن بۆیە ئەوانە ئەوها بۆ شێوەیە زوڵم دەکەن خوا گەورەش لە قورئانی پیرۆز لە سوورەتی شورا باز دەکەوت دەفەرمێ وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثيرا أما لزور بشيان ليتان خوش دبم أجزاهم أوها ما اللي بسر هاتوا أو خود معناها كي تفسير كي خود لا يخود واضحة أويا وهروا خداي جورا لتسندهاش يعني كلا قرآن بيروز باز دكا لسورة رعد لآت يا إن الله لا يغير ما بقومه كاك جان إما بخوما بيدنجين إما بخوما هر دسمان بكراي خوما وقفتو باني با وهروا ئەو بێدەنجی ئێمەیە کە ئەوانە ئەو هاالە گەورە بوون و بڵند بوون ئەو کەسانی کە ئێستا کە دەنجیان لێوە دێ و دەنجی ناڕەزایەتیان برند کردووە بەیانی کە گوتیان دەنگدانە ساعت هەفتی بەیانی فڕیان گرتو و دەچن بە هەر 25 ئیمزای دەکەن و بۆیان مۆر دەکەن بێ ئاگان لەوەی کە ئەمە نوێژێ دەکەین بە ڕۆژی دەبین عیبادەتی ڕەب العالەمین دەکەین کە خوای گەورە دەفەرمێ دڵتان لەگەر ئەو زاڵمانە بێ سەرتان لە سوزدەی دا بڕزێ بۆنی بەهەشتێ ناکەن. بەڵێ. السلام عليكم وعليك السلام ورحمة الله وبركاته كاك يوسف جان موفق بي دستكانت خوش بي سپاس بۆ پەیوەندێکت ئەچمە لای بەدریە خان لە سلێمانیەوە. السلام عليكم ماسا محمود جان. وعليك السلام ورحمة الله وبركاته خوشکە بەڕێزەکەم. مامۆستا گیان من پەیوەندیم نییە بۆ پەرلەمانیشتانەوە بەس من یەک تۆ دەستکەوتە تەلەفۆنەکە بۆکەم مامۆستا گیان تۆ چی داوە لەم پەرلەمان و مەلەمانە تۆ سەوتێک و پێوەیە بۆ قورئان خوێنن تۆ ئەزانیی کاکە گیان تۆ عەبدولباسط ناگاتێ محەممەد سیدیق المەسایی ناگاتێ سەوتی زۆر خۆشە دوو سوورەتی قورئانمان بۆ بخوێنە بەخوا تۆ یەکەمی لە عالەمە ئەزانی سەوتی سەرخۆشە من حەقی پەرلەمان و مەلەمانم پێ خواخوام بۆ تەلەفۆنی تۆ وەرگرم بابە گیان دوو ڕیز قورئانمان بۆ بخوێنە زانی سەوتی سەرخۆشە بە شەرەکەی گریان چی داوە لەم پەرلەمان و مەلەمانە قورئانمان بۆ بخوێنە ئەوە داوای منە باشە کاکە گیان زۆر زۆر خەوت و خۆشە تۆ لە بەرنامەکانە سوورەتی قورئان خوێن من شێت دەکەی لەبەر خاتمی خوای گەورە و کوبرایە من تەمەنم هەیە بەس تۆ سەوت و زۆر زۆر خۆشە چی داوە لەو پەرلەمان و مەرلەمانە دوو سوورەتی قورئان بخوێنە بەسەر چاو دادە بەدریە گیان سپاسە دەکەم بۆ پەیوەندێکە پەرلەمان و مەرلەمانە نەبێ قورئانەکە بخوێنە سەوت و زۆر خۆشە بەخوا کورە ئەم پەرلەمان وشتە چییە هەمووی ئاەتێکی قورئان نایانێوە نییە بەخوا ڕاستەکەی زۆر خۆشە زانی سەوتی زۆر خۆ تۆ لە بریەوە یەک سوورەتی قورئان بخوێنە زانە خەڵک چۆن هێنە دەکات هەرچی پەرلەمان و وەزارەت و دنیا و حکوومەتێ بە قوربانی ئاەتێک کاکە مەحموود دەستەکانت خۆش بێ خوا ئاگادارت بێ دادە بەدریە گیان ڕەبی عاقیبەت خێر بی سپاسە دەکەم چاچی خۆتانە گەورەتان کردم بە پەیوەندێکەکەتان بەس ڕێزم هەیە بۆ ئەو ئەندام پەرلەمانە ئۆپۆزیۆنانە کە دەنگیان ناخەنە بەنای دەنگی دکتۆر کاظمی بەڕێز و محتەرەم کە لە خەستەخانە و لەهینە خزمەتی ئەم هەموو نەخۆشاکات یەک دقەیەک ئەو پەیوەندیە ڕاگرن کاک دابا من لێم تێکەڵەوە ئێستا و بەدریەخان لە سلێمانی بوو ئەم بەدریەخان لە پێنجێن سبحان الله سوتفێشیان کێف دادە بەدریە فەرموو سەلام عەلەیکوم. عەلەیکوم السەلام وەڕەحمەت الله مامۆستای گیان چۆنی؟ خوا لێ ڕازی بێ خوا باشم الحەمدولیلا ئێستا تەواوە من گوێم لە سەلامەکەت نەبووە یاخوا لە شتاق بن تەندروست بن بۆ خاتی ناوجانەکانی خوا لێ ڕازی بێ سپاسە دەکەم عاقیبەت خێر بی ئینشەڵا فەرموو. بەڵا ڕێزم هەیە بۆ هەموو ئەندام پەرلەمانەکانی کۆمەڵ یەکگرت و گۆڕان کە بە حەیف و قەسار نایەنە دەرە لەو پەرلەمانە کە ڕێز لەو بۆ چوونانەی دکتۆر کاظم بگرین کە خۆم یەکێکم کۆمەڵم خاص کۆمەڵم خۆشێ دەنگ بە ئەندامانی کۆمەڵێم بەڵام حەیف بۆ خۆیان ئەو دکتۆرە بە ڕێزە نام هەموو نەخۆشی خەستەخانەیە کە ئەو ئەندام پەرلەمانانە ڕێزیان نییە بۆی کە نایەنە دەرۆ لەلا ئەو پەرلەمانە هیچ چەپوچە تۆپاوە کە هیچ شتێکی تا دروست نابێ بۆ خەڵکە فەقیر و هەژار و هەتیوەکە. بەڵێ ماوەسای دەستەکانت خۆش بێ ناسەکەم دەشتان ساغ بێتەن دروست بن بەست و ئەو خۆیان پەیامانمانە بگەێنن. ئیشەڵا گەیشتووە دەستەکانت خۆش بێ دادە بەدریە سپاسە دەکەم بۆ پەیوەندێکت یاخوا هەر بێوەی بن ئەچمە لای کاک هاوکار لە ڕانیەوە. السلام عليكم. وعليك السلام ورحمة الله وبركاته. دەستان خۆش بێت بۆ بەرنامەکەتان وەکلان کریچ کۆمەڵ قسان ناکەم بەڵام ڕێز تەقدیرمان بۆتان هەیە بەڕاستی توانیتانە لە ئاس متمانەی خەڵکی دابن و ئینشاءالله لەو انتخاباتەشدا ئەو ڕاستی دەسەلمێنن.
براکەم پەرلەمان گرنگەکەی لە چدایە لەگەڵ ڕێزم پەرژین بێ بەڵام کە دەنگی کەسێکی نەخوێندەوار بارتەقای دەنگی کەسێکی بێت کە پرۆفسۆر بێ کە زانای ئەتۆمی بێن لێرە داکتەروەری ئەوەی لەکوێدایە ئەنگۆکو موسڵمانێک ئەگە وەڵامتان لایە چۆن دەبێت دەنگی من و کە نەخوێندەوارێکم بەڵام یەکسان بێ بە دەنگی کەسێک کە پستۆر بێت پرۆفسۆر بێت نازانم زانای ئەو کۆمەلگای بێت داکتەروەری ئەوە بەلای ئێوە داکتەروەری نییە وە پەرلەمانیش بە خۆتان دەزانن چۆن قۆرخ کراوە بە کەمینەی و بە زۆرینەی حیزبێکی دیاری کراوە بەڕای من معنای لە ئێستادا برادرانی کۆمەڵ واز بێنن معنای چۆن بە پاکێتی خۆیان ڕاگرت و ئەو پاکێتی خۆیان لەناو کۆمەلگایدا دەناو زەماوەردا پراکتیزە بکەن زۆر بەڕای من کاریگەریان زیاتر و خەڵکیش ئیستفادەیان زیاتر لێ دەکات پێم وایە برادرانی کۆمەڵ مینبەرەکانیان بەستە شەقامەکانیان بەستە پەرلەمان هیچ گرنگیەکی نەماوە لە حکومەت تەنها بێ بە حاکردنی خودی پەرلەمان کە دەناو خۆیدا بە یاسا دەستان خۆش بێ و بەردەوام بن و جێگەڕێنشاءالله ئەو جارەکانە لە ئاگە متمانەیدان و دەشیگیرن بە حەمەلی کە ئێوە قورسایەکتان لە کۆمەلگاکەیدا ئینشاءالله دەستەکانت خۆش بێ کاک هاوکار زۆر سوپاس بۆ پەیوەندەکەت لەش ساغ و سەلامەت بیاڕەبی ئەچمە لای کاک هۆشمەند لە کۆیەوە نازانم کاتی بانگی خەوتنان هاتووە بە کاتی هەولێر یاخود نا کۆتا پەیوەندی بێ یاخود نا. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. چۆن برا باشیت؟ باش کاک هۆشمەند گیان سوپاس دەکەم. سپاس بۆخوا سپاس بۆخوا. من دەمەوێت تیشک بخەمە سەر شتێک پێشەوەی تیشک پەرلەمانی کوردستان وابزانم ئێوە بنووسرای پەرلەمانی کوردستان با پرسیارەکە لێرەدا ڕوونتر بکەینەوە چ پەرلەمانێک هەڵبژاردنێک لە جیهاندا واقعی گۆڕیە دادا بین یعنی ئەمە چ دیموکراسیەکی واقعی گۆڕێ بۆ نمونە ئێستا لێرەکانە دەرێن یەکێتی پارتی خۆ لە ئەمریکاش دیموکراتەکان و کۆماریەکانن ئەوە خۆی هەمووش یەک سیستەمی دەبێ کەس کۆماریەکانیش دێن دەبێ یەک سیستەمیش بکەن بە پێڕەوی کۆنگرێس دیموکراتەکان بە ئاماژەوە ئایا لە فەڕەنسا نزیکەی 20 ساڵە لە رووسیا هەر پۆتینە لە هیچ وڵاتێکی دنیا نییە پەرلەمان و هەڵبژاردن واقعی گۆڕبی هەندێک واقعی وڵاتان هەیە خۆی وایە یعنی بۆ نمونە ئەگەر وڵاتێکی ئەوروپی سەرکردەکەی هەموو پەرلەمانیش لابێت وڵاتی ئەوروپیەکە هەر خزمەت دەکات یعنی ئەوە سیستەمە خۆی باشە مثلا بۆ نمونە خۆ لە قەتەر و سعودیە و کوێت وانە مثلا وڵاتە خەلیجانە پەرلەمانیان و ژیانیشیان خۆشە ئەو مەسەلەی وڵاتی ژیانیان لێدانکرا پەیوەندی بە پەرلەمانەوەیە لەبەرەوەی لە پەرلەمان لە هیچ وڵاتێکی دنیا سیستمی ژیانی خۆش نەکردێت بگرە زاران زێقەتیشی لایتەوە لە هیچ وڵاتێک نە بۆ نمونە فەقەت لە وڵاتانی بۆ نمونە بۆ دوایی کەڕخان ئەو تەمیستر و تونس تازە لە پەرلەمانیش دەنجانیە هینانیانەوە خوارێ بەڵام سێ دەکەی لە وڵاتێکی وەکو ئەفغانستان تالیبان بەچەک دێتەوە سەر حکم ئەما پەیوەندی بە وڵاتەکە لەبەرەوەی وڵاتانی ئەوروپا ئەمریکا بە هیچ شێوەک ئەوانیش بە پەرلەمان نەگۆڕاین هەر خۆی واقعی گۆڕێتی هەر وەکو خەلیج بۆیە پەرلەمان هیچ کار لە هیچ وڵاتێکی دنیا سیستەم ناگۆڕی دەست خۆشتان لە دەست خۆش کاک هۆشمەند سپاس بۆ پەیوەندەکەت بینەرانی بەڕێز و خۆشەویست هاتینە کۆتایی ئەڵقەیەم چارەی بەرنامەی دوانگەی خەڵک سپاس بۆ هاوکاران سپاس بۆی وە بینەرمان بوون خوا ئاگادارتان بێ. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکاتوه.